سڵاتان لێ بێم کاتەوە هەموو کاتێکتان باش هونەری شارتان پێشکەشەکەم لە پرۆگرامی ئەمڕۆماندا میوانداری هونەرمەندی ئەزیز و خۆشەویست کە ساڵانێکی زۆرە خزمەتەکە بەکاری هونەری و چەندین بەرهەمی جوانی هەیە سەرڕایکارە هونەریەکانیشی بەرهەمی بۆ مناڵان هەیە ئەویش هونەرمەندی ئەزیز لوقمان سەلیمە. سڵاو لێ بێ کاک لوقمان بەخێر بێت. سڵاو لێوەش کاتان باش هەموو کاتێکی باش. خۆشحاڵم لە گەڵتانە مساکارخان لەم بەرنامەیە هیوادارین بتوانین دەمەتەقەیەکی بەسوودمان هەبێ بۆ بینەران و بۆ خۆشەویستان. بەڵێ لوقمان سەلیم یەکێکە لەو هونەرمەندانەی کە ساڵانێکی زۆرە لە بوارە هونەرێکا کاری کردووە. ئەمانەوێ وەکو خۆمان دوور و نزیگاشنێن بەکارەکانی بەڕێزت، بەڵامانەوێ زیاتر خۆت بناسێنی. لوقمان سەلیم ساڵی چەند لەدایک بووە و خەڵکی چی شارێکە؟ هەڵبەت لە زۆر شوێنە باسیەوە کراوە بەڕاستی. من ماڵیدی خۆمەڵم تەبعیش شارینەوەی زۆر کەس نایە لە نازانم چیە مۆزوع. من ساڵی 72 لەدایک بووم. تەمەەن درێژ بیت. سپاس دەکەم. هەڵبەت زادەی ئەم شارم شاری سلێمانی بەس زۆر بەمان بەڕاستی ینی هەڵقو لە ناو شاری سلێمانیە لەوانەیە بڵین بابانەکانیش کاتی خۆی لە دارەشمانەوە هاتوونەتە سلێمانی لە قەڵاچوادانەوە دوای هاتوونە تێرە. هەڵبەت منی خەڵکی شار باژێڕم بەس لە سلێمانی چاوم بە دنیا هەڵهێنا و لە سلێمانی فاوم کردەوە بەڕاستی. لەگەڵ هەموو ئەو کارانی کە کردوتە سەرەتای کارکردنی هونەریت بۆکە گەڕێتەوەی یەکەم کاری هونەریشت ساڵی چەند بوو کە تۆمارت کرد و کاریگەری چی هونەرمەندێکیشت لەسەر بوو؟ ساڵەکانی هەشتاونۆ بۆ 90 من دەستم کرد بە کاری هونەری و لە دوای نەوەتەکانەوە ئیتر من بەرهەمی خۆم هەبوو و توانیم لە ڕێ بەرهەمەکانمەوە بناسرم و کاریگەری ئەو هونەرمەندانی کە لە ڕابردووە بەڕاستی کە لەسرم بوون وەک هەمیشە کە بوتومانە دایما کۆمەڵێک هونەرمەند کە پێشەنگن بەڕاستی بۆ ئێمە لەوانە خوا لێ خۆشبووان حەسەن زیرە کە محەممەدی مام لێیە عەلی مردانە و ئەوانشی کە خۆشببختانە لە ژیانە ماون مەزەری خالقیە ناسیر ڕزازیە و یەکێکم بیرچوو کە من کاتی خۆی هەزۆر زۆر ینی متەئسیر بووم بە دەنگی بە هەمان شێوە حەمە ساڵاتیلە. بەڵێ حەز ئەەکەین هێکێک لەو هونەرمەندانی کە باسە کردو کۆپلێ لە گۆرانیەکانی یەکێک لە هونەرمەندەکانمان پێشکەشکەیت هەر ئێستا. بەڵێ قربانت بێم هەیبای وادە قوربانت بێم هەیبای وادە چارشێو لە سار یارم لادە ببینینی دڵم شادە دوگما داخە دوگما داخە دوگماکە کەس نایبینێ خەڵی نێوان مەمکەکە. دەنگە خۆش بێ ئەو دەنگە خۆشەوە هەر بمێنێ. کاک لوقمان سەرەتای کارکردنەکەت باس کرد کە لە ساڵی 1990ەوە دەست بە کاری هونەری کردووە. ئەو کاتە بۆ هونەرمەندان چۆن بۆ کاتێکە ئێوە کارتانە کرد بۆ لە ڕووی کلیپکردنەوە یاخود بارگرانێکی ئەو تۆ نەهاتۆتە سەر ئێوە بۆ کاری تۆمارکردن؟ ئەو کاتی ئیشکردن بەڕاستی زۆر قورس بوو لەبەرەوەی بەڕاستی ئەو ئیمکانەتی کە ئەمڕۆ لە بەردەستە بۆ هونەرمەند لە هەموو بوارەکانەوە ینی لە بواری کلیپسازیەوە لە بواری تۆمارکردنەوە لە بواری ئەجززی سەوتیەوە لەوانەیە ئەو کاتە بۆ ڕێژەی نەبوو بێ بەڕاستی وە یەک دوو ستۆدیۆ معەیەن هەبوو لە شاری سلێمانیە بۆیە ئەو کاتە بەڕاستی کارەکان زۆر قورس بوون و کارەکان زۆر بە ناڕەحەتی هاتە بەردەستمان بەس لە پاڵ ئەوەشە توانیومانە بەڕاستی تا ئێرە بهێنین و توانیومانە بە هەوڵ و ماندووبوونی خۆمان و ئەو هاوڕێیانی کە لە گەڵم بوون ینی ڕۆژ لە ڕۆژان لە موزیسیانان و لە خۆشەویستان ئەوانی کە هۆنراوایان بۆ بەرهەمەکانم مەسەرەن داناوە تا ئێستا توانیمانە خۆشببختانە کاروانی هونەرەکەمان بینی تا ئەم کاتە. لوقمان سەلیم خاوەنی چەند بەرهەم و چەند کلیپە بێ لە کارە هونەری مناڵانت؟ وەڵاهی لە ڕاستیە تا ئێستا شتە بەڕاستی نەمبژاردەوە بەڵام بزانم چەند کلیپم هەیە و بزانم لەبەرەوەی بەڕاستی تۆ کە حساب بکەی ئێمە کاتی خۆی لە نەوەتەکانەوە تا ئێستا
ئێستا کە باڵێن ناومان ناوە کلیپ ئەو کاتە بە سیستەمی VHS ئاین با بڵین کە بەرهەمێکمان تۆمارە کرد بەرهەمێکمان تەسویرە کرد ینی ئەگەر لەوەیەوە دەستی پێ بکەم بەڕاستی کۆمەڵێکی زۆرم بەڕاستی کاری تەلەڤیزیۆنی هەیە ینی لە 20 تێپەڕێ بەڕاستی بەسەوەیە بەرهەمی تۆماکراویش من 3 ئەلبۆمی خۆمم هەیە بەدەر لە چەند کارێکی سنگڵ کە کاتی خۆی با بڵین بە تاک تۆمارم کردووە پێم وایە بە دوایی لە ڕێستۆدیۆکان و ئەوانی با بڵین تۆمارگاکانی ناو شاری سلێمانی پێم وایە کۆکراونەوە ئێستا کراون بە ئەلبوم ینی توانم بڵم 3 ئەلبوم و چەند بەرهەمێکی سنگڵم هەیە ئەویش کات خۆی ئەیە تقریبن لە حدودی 35 بۆ 40 گۆرانی. کاک لوقمان ئەبینین کە هونەرمەندانی کۆن کە کارە هونەرەکانیان هەبوو زیاتر تاوەکو ئێستاش کە زۆربەی هونەرمەندان ئەم گۆرانیانە ئەڵێنەوە بەڵام ئێستا ئەبینین چەند هونەرمەندێک کە پەیدا بوونە هونەرمەندی لاون هونەرەکان یاخودە و کارانی کە ئەیکەنەوە بەرهەمانیان هەیە تقریبا هەفتەیە مانگێک ئەوەنە گۆرانیەکانیان یاخودە و بەرهەمانەیان بڕعەکە هۆکار چیە لاوازی تێکستە یاخود ئاوازەکەیان چی هۆکارێکە ئەم گۆرانیە کۆنانە لەگەڵ ئاواز و فۆلکلۆرە دەنگێکی خۆیان هەرماوەتەوە هەرچەنە ئامێری موزیکی زۆر کەمیش هەبووە خۆی هەموو ئەو بەرهەمانی کە لە ڕابردووە کراون بەڕاستی ینی ئەتوانم بڵم تا 2000 تەسەور کە تا 2000 ینی کۆمەڵە بەرهەمێکی جوان کۆمەڵە بەرهەمێکی ئەساڵەتی کە کوردەواری پێوەیە مەسەلەن کە ڕەسەنایەتی پێوەیە کە هەم لە ڕووی مەلۆدیەوە هەم لە ڕووی تێکستەوە شتەکان بەڕاستی زۆر جوانن من ناکرێ بڵێم ئێستا ئەمڕۆ ئەو هونەرمەندە لاوانی ئەمڕۆ کە لە گۆڕەپانەکان خوانەکردە بڵم شتێکی خراپەکەن بۆ باران قسە ناکەم لەبەرەوەی بەڕاستی دەنگخۆشی زۆر باشیان تایە بەس ئەو تێکست و میلۆدیانەی کە هەڵی ئەبژێرێ بەداخەوە ئەو تێکست و میلۆدیانە بۆچی وەکو پێویست نامێنێتەوە ئەوەنەی من لێی بزانم بەڕاستی ینی مادە خامەکە ینی ڕەسەنایەتی تیانە ئەساڵەتی تیانە کۆپی وڵاتانی ترە مەسەلەن کۆپی تورکیە کۆپی عەرەبیە کۆپی فارسیە ینی بەڕاستی گوێگر ئەمە وانە کە ئاڵۆزیە دروستکە بۆ کارە هونەریەکان ستا زۆربەی دەنگ و میلۆدیەکان تەنها بڵێن دۆبلاجی کوردی کراوە بەڕاستی هەندێک گۆرانی هەیە خۆی فارسیە تورکیا ئەم هەم بە هەمان ئاواز و بە هەمان شارە و ئەیڵێ ئەمە ئاڵۆزیە دروست ناکا بۆ هونەرمەندەکان نەک ئاڵۆزی ئەزانی چی ئێستا بەڕاستی گوێگری ئەمڕۆ زۆر وشیارە لاعنی زۆر وشیارە ینی ئەڵێ چ پێویستەکە من گوێ لەمە بگرم بۆ نەچم گوێ لە ئەسڵەکەی خۆی بگرم بەڕاستی کە حەقیقەت ئەسڵەکە خۆشیریشە وایە ینی ئەمەیە کە ئەم بەرهەمانی ئەمڕۆ لەم گوێوەرێکی لە گوێ دەرەچێ ینی ئەو پەڕی هەفتەیە ئەو پەڕی ینی زۆر خۆین کام مانگێک کام گۆرانی کە بە قەولی خۆیان دنیای وی هەیە مەسەلەن یان وەکو بیسوش ماڵەن زۆربیان لە ڕێی پارەیان وشتەوانێ ئەو ڤیانە زیاکەن ئەرشتی وا هەیە ساکار وڵاهی زۆر کار من ئەڵێ سپۆنسەری لێ ئەدرێ زۆر کار ئەم ڕێگەی پەیجەکانەیان ئەڵێن لە یوتیوبەکانە سپۆنسەرێکی لێم بۆی کە بچێتە ناو خەڵکەوە زیاتر ببینێ ئەتر ئەوە هونەرمەندە منە پرسیارە بکەم بۆچی ئەوانە لە ڕێگەی سپۆنسەر بچێتە ناو خەڵکەوە بێجگە لە سپۆنسەریش بەخوا وا ئەڵەن فێڵ و فڕێکەشی تیا کرێ نازانم شەکم ینی شتێکی غەریب و عجیب بە تۆ لە خلالی مانگە دوو مانگە مەسەلەن بەرهەمێکە لەوانەیە لەو ئاستە زۆ باشیشان نەبێ ینی ئەڕواتە 3-4 ملیۆن تێگەی ئەمە ئیلا ئەمە ئینەیەکی تیا ئیلا شتێک هەیە بەڕاستی لە ئارایە مەسەلەن شتەکە وازەحیشە من بەڕاستی چەند برادێکم پێیان وتم تێگەی کە ئەمە لە ڕێی خەڵکی شارەزاوە بە پارە ئەم شتاکرێ کابرای هونەرمەندیان کابرای تر لەو بواری خۆیان کە ئاوێ ئیشەکەی پێشکەوێ ئاتوزانم بە پارەیەکی زۆر بەخوا کاکە ئێمەمانان پارە زۆرە نایە دارێکشم نەیاوە تا ئێستا بەنامەکە بڵاوەکەمانەی تر ئەو نخبەیە کە گوێی لێگرێ بۆ من بەسە بەڕاستی ینی نە بەخوا نە لە یوتیوب ئەزانم پارە بم نە لە پەیجەکەی خۆمە تا ئێستا مەسەلەن پارەم ماوەیان لە توزانم ینی لە ئینستاگرام یان لەوانە مەسەلەن لە سوشال میدیا ئەو شتانە بەکارهێنم من
بەس یعنی تا ئێستا دینارێکم سەرف نەکردەوە بۆ ئەو مەبەستە ئەو دەخوبەیە ئەو خەڵکی کە هاتووەتە لام مەسەلەن کە منی قبوڵە گوێ لە بەرهەمەکان مەگرێەوە ینی تۆ هەواداری خۆت ئەزانی کێیەکە گوێت لێ ئەگرێ دایما من قەناعەتش بەیەک شت هەیە دایما کەم و پوخت نەک زۆر و بۆر جا من لەگەڵ ئەو پەڕی حورمەتم ینی ئێستا بەڕاستی سۆشال میدیا بۆ بە مناڵ بازار بووە بە ڕێزم بۆ لایەنە باشەکەی هەیە بەس ینی سەیرەکەی خەڵکانێک ینی کۆمەڵێک لە پشتی لاپتۆپەکەیەوە یا لە پشتی مۆبایلەکەیەوە بەڕاستی هیچ ئیشوکاری نییە دەستی خۆتە پەدای سەری بەڕاست و بەچەب نییە قسەی نەشیاو بەڕاست و بەچەم هێرشەکە ینی بڕوان پێ بکە من جاری وا هەیە شتادەتە بەردەمم مەسەلەن شتەکە ڕێک و پێک بوو مەسەلەن یا کارکتەرەکە کەسێکی باشیش بووە یان مەسەلەن مۆزوعەکە مۆزوعێکی باش بووە ئیلا خەڵکێک هێنیان لی ئەیە ینی بە قسەی ناشرین بە چوزانم بە کۆمنتی زۆر ینی بێمەستەوە هەنی زۆر بەڕاستی ئەمە پاشاگەردانی لە سوشال میدیایە ینی نازانم چۆن کۆنتڕۆڵی ژەکری ئەم شتانە ڕاستە کاک لوقمان هەر بەدەم قاوە خواردنی شەوانێ حەزەکەن کۆپلەیەکی یەکێک لەو بەرهەمانەی کە زۆر لات خۆشەویستە کۆپلەیەکمان پێشکەشکەیت بەرهەمی ئاوازی خۆشەویستی کە ئاوازەکەی شەری خۆمە تێکستەکی کاک ئیسماعیل محەممەدە سڵاو و ڕێزم هەیە لێرەوە بووی کۆپلێکتانەوە پێشکەشەکەم سپاسەکەم وەک باڵندەی کەسیرە بوو بەردەم زریان و ڕەشەبا وا جەنجاڵی سەختی ژیان وەردوەرد عۆمرێ بۆ خۆیە بە ئەو ساژیان چەنە جوان بوو کە خۆشەویستی ڕابەر بوو ڕابردومان بەو جوانیەوە ڕۆی چاکەم بەسەر چوو ڕابردومان بەو جوانیەوە گوزەشت چاکەم بەسەر چوو دەنگە خۆش بێ سپاس لوقمان سەلیم یەکێکە لەو هونەرمەندانەی کە چەند تایبەتمەندیەکی خۆی هەیە با بینە ناو ژیانێکی تایبەتیەوە زۆر کات شت لە بیر ئەکا پێویستە بیری بێنەوە و چەند جارێکیش ئەمە لە کاتی درومانکردندا جلی تێکەڵاو کردووە جلی کەسێکی یا و بە کەسێکی تر جا حەزەکەنەوە بە سەرهاتەمان بۆ گێڕیتەوانێ کە جلی زعیفێکی یا بوو بەقەڵەوێت ساکەژیان خۆ زەهایمەرم نییە جوابلان وەبێن هاتشت بیستێتەوە بۆ تەلەگوێ بەس ئەکرێ ینی تخۆمە واریدە هەمومان تووشی ئەو شتانە بین بەڵێەوە دەمێک شەوەڵاوە تقریبان چەند ساڵێکی بەسەرا ڕۆشتووە لە قەرەباڵغی بەرەجەژنا نابوو بەڕاستیەوە خۆ زای لەو کاتانەیە ئینسان زۆر مەشغوڵ بە تایبەتی خەیاتەکان لە یادەکانە زۆر مەشغوڵن دایک و با بڵین پور و خوشکەزایەک بوون هاتن بۆلام ئیتر هەچە زۆریش باسم کردو بەڕاستی ئەمە بەس داوە لێکردن بۆ دەیجێڕمەوە هاتن دوو جلی قماشی زۆر باش تایبەتیان هێنا بوو کە خۆیان وەزعیان باش بوو وەز ئیداریان باش و چەکە مشتریم بوون بەڕاستی وتیان کاک لوقمان ئەمە بۆمان تاوکە بەرەجەژ نابوو تقریبان ئاوە 15 ڕۆژێکی جەژن ما بوو هەچەند بەڕاستی من زۆر ئینکاریش بوو کە تەواو نابێ لەبەرەوەی ئەو کاتەوە بوو ئێستا ئەگەر خەیاتەکان لە گویان لێ ملێرەوە ئەزانن ینی کاتی خۆی پێش ئەوەی ئامجلی ئامادەکرا و شتە بێ خەیاتی باش بەلایانی کەمەوە مانگێ پێش هاتنی جەژن ئەو جلی گل نەیاوەتەوە لەبەرەوەی ئیشەکەی ئەوەنە زۆر بووە ئیشەکەمان ئیشمان ئەوەنە زۆر بەسەرا ئەکەوت ئیتر یا جاری وایە مان بە مانگونی و نییە جلمان لە کەس گل نایەوە لەبەرەوەی فریانەیە کەوتین ئیشەکە ماشەڵڵا ئەو کاتە ئەوەنە زۆر بوو جا ئەو کاتێش بەڕاستی هەمووی 15 ڕۆژێکی مابوو جا مشتریشم بوون بەڕاستی ینی نە ڕۆمە هادەست نێن بە ڕوویانەوە نەمەزانی هەرچەند ئیکاری مەکرد بابی خەمە دوای جەژن بۆتان وتی بە قوربانە واللهی جا وڵی بۆ جەژ لە بەرینەکەی دامانێت خۆتان زانیت خۆتان ئافرەتەنە هات وەزێ ئەنعەتان هەیە بەڵێ ئیتر وەڵا وتم باشە لەپە لەپەلی خۆم و ئەمانە هاتی نزیکی جەژنەوە ئەمانە
بۆ خۆی قماشەکانم لە تێکچوو بەڵێ قماشی پورەکەم بە خوشکەزاکەی بڕی و دووری خوشکەزاکەشی بە پورەکەی بڕی دووری بەس بە هەمان مۆدلی خۆیان نەک بڵێ ینی بەس قماشەکانت پورەکەی چ مۆدلێکی داوا کرد ئەوم بۆ کرد و بە تۆڵا کە هاتنەوە هەڵماسی بۆ هیچ بڵی کێشم نەبوو ینی نەشم زانی چی ئیتر ئاوا سێریشی کرد و ئەمانە خوشکەزاکەی با بڵین گەنج بوو تیکار لوقمان دەستە خۆش بێ زۆر جوان دیارە لە هەڵەواسی وتم وڵا اینکە دەستی یای وتم نە ئەوەی تۆ نییە تی ئەی تی ناکاک لوقمان قماشەکەی من ئەوە نییە بەخوا قماشەکەی من ئەمێ وڵای تۆ هەڵ وەزعەکە تێک چوو کاکە وتم هەمان مۆدێلەوتی ئەخ هەمان مۆدێل بە دووریم بەس ئەخ قماشەی من نییە کاکە من بە دڵ و بەجیان ئەو قماشەم کڕیەوەمانەتم دەی وەڵڵاهی پەلەپەلتان لێ حەزیش ناکەین جلەکانمان لە هی کەسێکی پەلەپەلتان لێ کردم و پولەکەشی پێی خۆش بوو قماشەکەی ئەو تۆ زێگەنجانەتر بووە دقەی چەکە لێی گەڕێ دەلێی گەڕێ هینە مادا بە مۆدەلی خۆی دوراوەتە ئەتیادێتەوە وەڵحاڵ بەسەرمە ئەو شتم بەسەرا تێپەڕی وەڵحاڵ لەبەری شانکریانی بە دڵیان بوو بەس وەکو قماش ڕێکەوتنتان کرد بۆ خۆیان ڕێکەوتن خوا ڕەحمی خزم بوون خوا خزم نەبوونایانە بۆ من زۆر ناخۆشە بوو کاک لوقمان لەگەڵەوەی کە کاری درومانی ئەکات ماشەڵڵا لێ بێ کارەکانیشە جوانە لەگەڵەوەی کە فەرمانبەری لە وەزارەتی ڕۆشنبیری هونەری سلێمانی کار و چالاکیەکانی مناڵان هەر بەشداریت و لەگەڵ هەموو ئەوانشدا کاری تیڤ ئەەکەیت و پێشکەشکاری لە یەکێک لە کەناڵەکانی کوردستان سبع صنايع للوقت ضايع ان شاء الله وقت ضايع ناوية ئەتەمەند درێژ بی ئیشاءالله لەم ماوەیە خەڵاتێکی ڕێزلێنانیان بەخشیە بە ڕێزت و پێم وا بێ ئەو خەڵاتە چەند هونەرمەندەکانیان بەسەر کردبوو لەسەر چی بنەمایە بۆم هونەرمەندانیان بەسەر کردەوە و خەڵاتەکانیش وەک دیارە خۆشتمان دویت زۆر لە کار هونەرەکانیشدا ئاستێکی باشە بڕیوە ئەمان ئەگەر باستێکی بکەین بەس چۆ بەس بە قاوەکەمان سار نەبێتەوە باە قومی لێ بم ئەتوانی فەرموو بەڵێ قاوەکەی خۆشە دەست خۆش ئەم قەزوانە زۆر حەزم لێتی ئافێت دەبێت با منیشتامی کەم بۆ شێواتێکە لەم ماوەی ڕابردووە یەکێ لەو پەیجانی کە تایبەتمەندی خۆی هەیە لە ناو سۆشال میدیا و پێیجێکی گەوری کوردستانە بەڕاستی کوردوژۆن سنگەر بانگێژنامەیشان بۆ ناردم کە بچمە هەولێر و بەشداری ئەو ڕێوەڕسمیان بکەم کە ڕێوەسمیشان کرد بۆ با بڵێن ئەوانی کە چ وەک ئاوازانە چ وەک گۆرانی بێش گەنجانی ساڵ کە لەو ساڵەیە ئەکتیڤن و کە خەڵاتیان پێدرێ منیش دیارەوە بە سوپاسەوە ینی ئەوان وەکو هونەرمەندێک کە ساڵانێکە من لەم بوارەیە خزمەت دەکەم و ساڵانێکە هەوڵی خۆمم ماوە تەمەنێکە لە بواری هونەریام بە هەمان شێوە ڕێزەدانیشان بۆ من کرد و لەم یەک دوو ڕۆژی ڕابردووشە کۆمپانیای ڤینۆ پرۆتێکشن کە یەشێکە لە کۆمپانیا گەورەکانی هەرێمی کوردستان و بەتایبەتی لە شاری سلێمانی ئەوانی ژیادی 4 ساڵیان کردەوە کە بەڕاستی من ئەوەنی لە نزیکەوە ئەگەدار بم کاری زۆر باشیان کردو لە ماوەی ئەم 4 ساڵەیە هەر من بۆ خۆم چەند جارێک کارم لەگەڵا کردوون دوو ڤیدۆ کلیپم لەگەڵا کردوون و چەند بەرهەمێکم لای ئەوان تۆمار کردووە لای کاکە ئارام ئەوان و ئەوانش بە هەمان شێوە لە پای ئەو هەوڵ و ماندووبوونەی کە من هەم بۆیان کە ساڵانێکە بە هەمان شێوە ئەوانش هەستیان بۆ کردووە کە توانیم مەسەلەن بەردێ بخەمە سەر بەردێ بە هەمان شێوە خەڵاتی ڕێزلێنیان بۆ کردم لێرەوە مسپاسیانەکە دەست خۆش بێ و هەمیشە سەرکەوتوو بی سپاس کاک لوقمان تایبەتمەندی جیاواز بێلەوەی کە باسمان کرد لەگەڵ جلوبەرگە زۆر ڕێکپۆشی یەکێکی لەو هونەرمەندانی کە زۆر حەزە بە ڕێکپۆشیە بە تایبەتی جلی کوردیاڵێ وەسفی تویان بۆ کردوم بە جلی کوردیەوە جوانی بۆمان تەواوکە ئەرەوەی وەی ناسکۆڵی چاو جوانەوەخەی ساتێ لالام دانیشاوەی بە کوێری چاوی کابرای دەکچە بم دەرێ ماچە نۆش بێ با بێتە سەردەی چاوڕۆژ بم دەرێ ماچە باگیانم دەرچێ ئۆخەی تاویکەم تاوت یەکێکە لە هەرە بەرهەمە جوانەکانت کە بەناوی گوڵچنینەوە بوو
گەشتێک بەڵێ بەڵێ خۆی گویانەکە ناوی مەخێک بەندە بەڕاستی بەزی ترەوەیە ئێستا هینی بۆ کرێت کە گەشتێکە بە ناو چەند گۆرانیشی ڕەسەنی کوردیە. حەزە بە جلی کوردیە خۆ جلی کوردی بمانوێ نەمانوێ سیمایەکی جوانی هەیە و هەمووی نەتەوەیەک و هەموو میلەتێکیش بەڕاستی شانازی بە کولتوری خۆیەوەکە و ئێمە ئەوەنی من بزانم کە جوانترین جلوبەرگمان هەیە بەڕاستی جوانترین جلوبەرگی نەتەوەییمان هەیە ئەی بۆ حەزی پێ نەکەم و بۆ شانازی پێوە نەکەم چ بۆ ئافرەتانمانە چ بۆ پیاوانمان بەڕاستی جلی کوردی ئێمە زۆر سیمایەکی جوانی تایە و لە پاڵ ئەوەیە ئێمە چەندین مۆدلمان هەیە چ لە جلوبەرگی خانمانە و چ لە جلوبەرگی پیاوانە ینی چەند مۆدل و چەند ستایلمان هەیە ینی من ڕێزم هەیە لەگەڵ ئەو پەڕی حورمەتم بۆ میلەتانی تر ینی میلەت ملاوانێ میلەت هەبێ یەک جۆر جلی هەبێ ئی کللتوری خۆی کە هەیە مەسەلەن بۆ نمونە دەستداشەیەک و ئەگالێک بۆ نمونە وایەوانە چاکت پاتۆل ئەوە جاکت پاتۆل ڕسمی نییە خۆ تایبەت نییە بە میلەتێک با بڵین تێگەی بەبەستم ئەوەیە جلی کوردی بۆ بەرنامەکانمان یا بۆ بازە مناسبە بەس هاتن ئەمڕۆ تۆ خۆش داوا لێکردم بیکەم بە کوردی وڵا تەنسیقێکمان هەیەتۆڵشتۆ بم بەزی تر وتە باجلی کوردی وتم باش ئەوە ڕسمیاتیش نەبێت ئێتر بۆیە من گوێ نایەمە ینی بەس دایما لەوەتەی فامم کرۆتەوە و هەچی دۆست و هاوڕێ و برادریشمە ئەو ڕاستیازانن من تۆزێک حەزم لە ئەناقەت و حەزم لە ڕێکپۆشیە چ لە جلی کوردیا بێت چ لە ینی حتا شەد نییە ینی حتا ئەگەر پانتۆڵێک و قەمیسێکش بێ با کۆنیش بێ کێشە چییە بەس بین پاک و تەمیز بیت و ینی ئەناقەتێکی تیا بێ ڕێخستنێکە بێ لە شتەکانتە وەک لە جلوبەرگا ڕێخستنە زۆرە لەگەڵ خواردن ناچوانیت باشیت لەگەڵ خواردن دروستکردنیان هەر حەز لێ خواردن نازانم دروستکەم بەڕاستی من لەرەوە سوپاسی هاوسەری ئازیزمەکەم کە زۆر خەمخۆرانە و زۆر بەباشی ینی خواردنەکان ئامادە کاوە دەست و پەنجەشی ڕەنجینە لەبەرەوەی جۆرە خواردنێکی ناخۆشە وەڵاهی بەگشتی خواردنەکانی تایبەتمەندی تایە خۆی ئەڵم پیا زۆر کەم حەزی لە یاپراخە بەس من کە ئەو یاپراخە کا بەڕاستی زۆر خۆش ئەیکات زۆر بە تایبەتی جارێک گەڵامەوی ئەها بەهارە خونچەکە گەڵا بچووکەکان زۆر بە جوانی و بەخۆشی بە تەرتیبات ئەی پێچێتەوانە دوایی ڕۆنە کوردی ئەکا بەسەرە ئەوەی لە ئاخریە تەرتیبات و ئەوانە ئیتر بە مریشکی مەسەلەن توزانم برنجیان چ جۆرە خواردنە زۆر تایبەتە لای تۆ کە بەرداوامی زۆر حەز لێ بێ و کە بۆ دروست وڵاهی نەگلای من تەسەڵەکەم لای هەموو کورد هەر برنج و شلەکەی هەنی کاڵە من دوشدا ینی برنج و ینی برنج من بۆ خۆم خواردنێکی سەرچیە بەڕاستی لای من حەزم لێتی ینی لاوان بڕواکە جاری وایە جۆرە خواردنێکی تر کە مەسەلەن لەسەر سفرەیە ئەو شەوەی خەمم لێ ئەوە نیاڵم تێری پێ ناخۆم زۆر سەیرە بەس برنجەکە ئاڵێ بەڕێ دڵەگرێ برنجەکە زۆر تایبەت زۆر جوانە گوڵی مەجلیسیشە بەڕاستی ئیتر بەگشتی بەس یەک شتەیە بەڕاستی من حەزەکەمەوە بڵێم ئای لە ماڵیشەوە و دۆست و برادرانی شمیانی و ڕاستیازانن ئەوانی کە سەردانم کردویان هات شۆمان هێوەمانە من زۆر زۆر خۆر نیم لەوانێت تۆزێک نەوسن و چڵێزم بەس کەم خۆرم ینی حەزم لەشتی خۆشە بەس کەم خۆرم لەگەڵیا ینی زۆر ناخۆم کە هەستام ئاهایتی بێت دایمە ینی نسبەیەشی کەمە خۆم و ئەوەیە لەگەڵ وەرزش و گەشتا چۆنی بۆ خوای وەرزشم باش نییە ئەی تەمەڵم تۆزێ هەچەنەوە ماوەیەکە لەگەڵ هاوڕێیانی موزیک و ئەوانێمە مەسبەحمان هەیە ینی هەفتەی ڕۆژە دوو ڕۆژە چین بۆ مەسبەح تۆزی ئێستا گیانێکمان بەوەیە هەم بۆ خۆی ڕاضێ هەم بۆ خۆی بەڕاستی جۆگۆڕینێکە لەگەڵ برادران ناچین گەشتکردنەکەشت بە بەردەوامیەر هەیە هەستەکەم ئەجوڵی گەشت دەکەین وڵات سەردان و بە تایبەتی ئێستا خۆلەوەتی کەرنتین و ئەوەیە سەردانی دەرەوە نییە و بەڕاستی ئێمەمانان جاران بەڕاستی بۆ ئاهەنگ و بۆ فستیڤال و بۆ ئەو شتانە و بۆ کۆنسرت ئەچوینە دەرەوەی وڵات
بەس زەوە لەوەی کەرنتینەیە جارێ ئەومان نەماوە بەس لە شارەکانی هەرێمی کوردستانە ئیتر ئەوە ئەڕۆین بە دڵی خۆمان گەشتەکەین بۆ شارەکان و بۆ شارۆچکەکان و ئیتر جۆ گۆڕین بۆ دەشت و دەر و بۆ سیاحەت و ئەمە ئیتر هەروەکو هەر تاکێکی تری ناو کۆمەلگا خۆشم حەزم تۆزێ بە جۆ گۆڕین و حەزم بە ئەو شتانەیە. بەڵێ لوقمان سەلیم کچێکی لە تیپی هونەری مناڵانی سلەیمانیە و چۆن هاوکاری ئەەکەیت لە داهاتوشدا چۆن ئەبیتە هاوکاری پێت خۆشە بەردەوام بێت ڕێچکەی باوکی گرتووە وەڵی ساکارخان من لە ڕاستیە ئەمە لێرەوە ئەیلێم هونەر لە وڵاتی ئێمە زۆری پێ نەبەخشیوین ینی بۆ نمونە زۆری نەبەخشیوە بە باوکی تا من ئاواتە خوازم کچەکەم ڕێچکەی خۆم بگرێ بۆیە ینی من بە قەناعەتی خۆم ینی وا سەیری شتەکانەکەم لەوانەیە گەل لە هەج وڵاتی ترا بووینایە کە سەیرەکەین هونەرمەند لە زۆر ڕوەوە ینی ڕێز و مەکانە و تایبەتمەندێکی زۆری پێ ئەدرێ ینی لە ڕووی بژێویەوە لە ڕووی داراییەوە لە ڕووی چوزانم ینی کەسایەت و شخصیاتی هەچەند سوپاس بخوا ئێمەمانان خۆمان توانیمانە ئەو بە خۆمان دروستکەین لەبەرەوەی هەموو کەسێک کەسایەتی بەخۆیەوەیەتی ینی من نەتوانم سبەینی کارێکی وا بکەم کەس بۆ شێوازە سەری لوقمان سەلیم نەکات ینی ئەوە خودی خۆتە کاتوانی بۆ شێوازە خۆ دروستکەی کە چۆن کە من ڕێزم لە بەرامبەرەکەم کرد ئەوی شواز بە ڕێزم لێ بگرێتەوە بۆیە ئەو شتە هەیە هاوکاری نابی بۆ لالەخان من لالەخان چاوی ماجەکەم لالەجان جارەوە نییە خونچێ و مناڵە حەزەکان لەو مەجالەیە من ڕێشی لێ ناگرم ینی نەک بڵێم من ڕێگرەوەم بەس من تەسەورەکەم بۆ خۆی ینی کە هیوایەتی کتر هەڵبژێرە یا مەسەلەن چوزانم بتوانێت خوێندنەکەی تەواو کات و لە مەجالێکیکە خزمەتی کۆمەڵگە بکە من ئەمانی خۆمی پێ ئەڵەمیانی ئەڵەم هونەر لە وڵاتی منە زۆر ئەوە نییە ینی کە لەسەیە بحەسیتەوە یان کە چوزانم تێگی ینی ئەوەیە کێشەکە ئێگە ناخۆ بەڕێی من نییە لە هونەر خۆشتر بێ هونەر دنیایەکی زۆر جوانە یان دنیایەکی زۆر بەرفراوانە دنیایە کە خەڵک چەند بە ناشرینی تۆ ببینێ تۆ بە جوانی خەڵک بینی تۆ بە جوانی کۆمەلگا ئەبینی تۆ بە جوانی سروش دەبینی ینی هونەر بەڕاستی ئەوەی بەخشیەوە بە ئێمە بۆیە هونەر بۆ خۆی کایەیەکی زۆر زۆر جوانە بەس لێرە بەداخەوە ینی وەکو پێویست ئەو دەعمە نییە بۆ هونەر چ لە ڕێی حکومەتەوە چ لە ڕێی وەزارەتەکانەوە چوزانم ینی شتێک ناکرێت ئەو کارە نەکراوە کە هونەرمەند خواستێتی بێگومان ینی نەکراوە یان کرابێتیش بۆ شێوازە نییە کە تەمۆحی ئێمە بێت لەوانەیە بۆ کەسانێک بە پەنجەی دەست دیار بن بۆ ینی یەکسانی نییە لە شتەکانە عەدالەت نییە لە شتەکانە ینی ناکرێت بۆ بە هەمووی بە یەکشت بکرێت خۆ لەوانەیەشت بۆ من کرابێت من لەندا ناشارمەوە ینی بەزەوەش بەهەوە ینی واجبە ینی کە بۆم کرێت لەبەرەوەی من ساڵانێکە خزمەت دەکەم لە بواری گواری هونەرە و ئەوەی من زۆر باشە لە کاکە لەوەی کە تۆ دڵی خەڵک ناخۆشکی کە تۆ لەوەی بە بڕۆی شەڕ و شۆڕ بنیتەوە لەبەرەوەی توزانم ینی لانی کەم هونەر تۆ دڵی بەرامبەرەکەت خۆشەکەی لانی کەم هونەر وا ئەکاد ینی لەو پەڕی معاناتە بی هەیە مەسەلەن لە ڕێی گوێگرتن لە موزیکەوە یا لە گوێرانێکەوە بەشی ئەوەنە هێورە بێتەوانێکە ئەنی ئەمانە تایبەتمەندی هونەرن من سێ ناوی هونەرمەندت پێ ئەڵێم بەس خۆت بیبینە و کراوە نەبێ و ناوە کەژمەهێنە بۆچی تا ئێستا لەگەڵ ئەم سێ هونەرمەندەیە لە هیچ کارێکی هاوبەشا دەرنەکەوتون و هیچ کارێکی هونەریشتان بەیەکەونە بۆ کەمتریش بەیەکەوە بینراون ینی ئەگەر لە شوێنێک کا بێ کۆنسێت بێ یاخود تایبەت بێ بەکاری هونەری ئێوە نەبینراون بەیەکەوە بەس حەزەکەم بەس خۆت بیبینیت کامرەی نێ نانا ناوەکانیش نەوترێ هەرسێکیان زۆر تایبەتن لای من و هەرسێکیشیانم خۆشەوێ و هەرسێکیشیان دۆستایەتیم خۆشە لەگەڵیانە هەتا دوێنێ لەگەڵێکیشیانە بووم کە ناوی ناهێنم ینی کە زۆر دۆستایەتیمان خۆشە و بەس لەوانەیە زۆرف و زەمانەکەوا بوو بێ کە ئەو بەرکەوتنە دروست نەبوو بێ ئەگەنا لە دەرەوەی کاری هونەریمان دۆستایەتیمان هەیەوە هاوڕێتیمان هەیەوە
ڕێزێکی زۆریشمان من خۆم ڕێزێکی زۆرم هەیە بۆیان و بێگومانم ئەوانیش بە هەمان شێوە لەگەڵ منە. هیوادارم هونەرمەندان هەروە کۆک بن بە یەکەوانێ. بەرەو کۆتایی پرۆگرامە ڕۆین، بەڵام پرسیارێکم ماوە سەبارەت بۆی کە لوقمان سەلیم وەسێتی بۆ کێ وەسێتەکەشی چییە؟ ئەگەر خوا نەخواستە وەڵاهی زۆر مفاجئ بۆ پرسیارە بیر لەوە نەکردێتەوە کە وەسێت بۆ کێ بکەیت وەسێتەکەشت چی بێت؟ هەمووی شێک لە ئێمە وەسێتی بۆ خێزانەکە هەمووی شێک لە ئێمە بەڕاستی هەر ئەمرین بەسی ترمیەمەوەی تۆ بتوانانی بەسەربەرزی ئەندنیا بەجێ بێڵی و شتێکە دوای خۆ بەجێ هێشت بێکە مای ئومێد بێ بۆ کۆمەلگاکەت و بە جوانی بڕوین. تر هەموو کەسێکیش ئەگەر فریا وەسێتکەوێ ئیکاوە فریاش نەکەوێ ئەویان شتێکی ترە بەڕاستی ناوە لە بیری خۆتا کێکێ بۆ لە ئەندامەکانی خێزانەکە دەوەسێتە بکەیت شتێکی وامدا نەناوە بەس ئەگەر لە من پرسی ئێستا لەم کاتەیە کە زۆر مفاجئ پرسیارەکەت بەڕاستی ئەوەی کە ئێستا تۆ کۆ دەکاتەوە خێزانەکەی خۆتە بەڕاستی لە چوارچێوەی خێزانەکەی خۆمە مەسەڵەن وەسێتم بۆ ئەوانە کە لە دوای مردنم شیرازی ماڵ تێک نەچێ و بتوانن لە سەپی خۆیان بوەستن و سوپاس بخوا لەوانەیە کەم تا زۆرێک ئەو شتێکە بۆ مەجێهێشتون بەشیان بکە و لە بینی خۆیانە بتوانن بە عەدالەت یا بە شێوازێکی جوان و ئەمەش بەڕاستی زەنگی بوو ینی بیرە خستمانێ پێش مردنم بۆی وەسێتێک بکەم کە ئەو شتێک کە هەمە لە ژیانە بە شێوازێکی یەکسان بیبەشم بە خێزانەکەم. بۆ هیوای تەمەندرێژ بیت و چەندین ساڵ بەیەکەوە بن. کاری داهاتووی لوقمان سەلیم چییە؟ دوو کارم لەبەر دەستایە بەڕاستی نازام زمینەکە لەبار نییە بۆم کە ئەگەنا بووە زۆر دەمێک بووە ئەوانم کارانم کردایە ئەوە هاتیە ساڵی 21 لە 2020 و ینی ئیشەکانم تاوا کردووە کاری موزیکی تاوا بووە تۆمارکردنیشی وەکو دەنگ تاوام کردووە بەس کلیپی ماوە ئەوە ئیشەڵا تەمەند بوارمان بە لەم ساڵە هیوادارم ئەو دوو کارە کاری کلیپیان بۆ بکەم. سەرکەوتوبی لەم پرۆگرامە ئەمە خۆشحاڵ بووین کە میوانی پرۆگرامەکەمان بووی و لە یەکەم پرۆگرامە یەکەم میوانیش بووی. لە دوای خۆت حەزەکەی چی هونەرمەندێکی تر میوانی ئەم پرۆگرامە بێت؟ زۆر سپاس ئەمەشان هەر نازانم وڵای پێ نەوت پێشتر ئێستا لازم چ پێ بڵم ئەوەی کە ئێستا لە خەیاڵمان بێت ئەو هونەرمەندانی کە پێم خۆشە هونەرمەند کاک محەممەد ڕەوف کەرکووکی بانکن بۆ هیوایی کە هونەرمەندی خۆشەویست محەممەد ڕەوف کەرکووکی بەڵێ کاک محەممەد ڕەوف کەرکووکی میوانی پرۆگرامەکەمان بێ و بە گەرموگوڕێ ئەمەش گفتوگۆ بکەین لەسەر کارە هونەریەکانی. سپاس بۆ گفتوگۆکانت و میوانی پرۆگرامەکەمان بووی. زۆر سپاس بۆ ئێوەش. بەڵێ بینەرانی خۆشەویست لێرە هاتینە کۆتایی پرۆگرامی هونەری شار. زۆر سپاسی یانە کافێ دەکەین کە ئەمڕۆ هاوکارمان بوو لە تۆمارکردنی ئەم پرۆگرامە. تا پرۆگرامێک تر بەخواتانە سپێرین، خواتان لەگەڵ.